ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. ڕاگەیاندنی کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی سەبارەت بە حوکمی شەریفە موحەممەدی، دەستپێکی مانۆڕی سوپای پاسداران لە بەرزاییەکانی چیای شاهۆ، سووتانی دووبارەی دارستانەکانی ئیلام و کرماشان، دۆخی خراپی تەندروستی کۆڵبەرێک لە نەخۆشخانەی شاری سنە، خۆپیشاندانی کوردانی ئوروپا و باکووری کوردستان دژ بە تورکیا، سەپاندنی سزای زیندان بەسەر سەلاحەدین دمیرتاش لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی لاکانی ڕەشت و کۆبوونەوەی ئێرانیانی هۆلاند بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی. درێژی هەواڵەکان. ڕاگەیاندنی کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی سەبارەت بە حوکمی شەریفە موحەممەدی. ڕۆژی هەینی 29 پوشبەر کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی لە ڕاگەیاندنێکدا خوازیاری هەڵوەشاندنەوەی حوکمی ئەدامی شەریفە موحەممەدی و ئازادی بێشەرت و مەرجی ئەو چالاکە کرێکاریە بوو. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا هاتووە ئێمە ئەندامانی کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێداری شەریفە موحەممەدی و ئازادی دەست بەجێ ئەو چالاکە کرێکاریان. هەر بۆ بۆنەوە داوا لە هەموو ئینسانە ئازادی خوازەکان و ڕێکخراوە کرێکاریەکانی جیهان دەکەین هەوڵەکانیان بۆ ڕزگارکردنی یانی شەریفە موحەممەدی و ئازادی هەموو زیندانیانی سیاسی بەندکراو لە زیندانەکانی ئێران چرتر بکەنەوە. دەستپێکی مانۆڕی سوپای پاسداران لە بەرزاییەکانی چیای شاهۆ. بەپێی هەواڵی گەیشت و سوپای پاسداران لە ڕۆژی 28 پوشپەرەوە مانۆڕێکی نظامی لە بەرزاییەکانی پیازدۆڵ دەست پێ کردووە. بەوتەی هاوڵاتیان سوپای پاسداران ناوچەیەکی پانوبەرینی گەمارۆداوە و ڕێگەی لە هاتوچووی خەڵکی گوندی قوریقەڵا تاکو و بەرزاییەکانی پیازدۆڵ گرتووە. ئەمە یەکەم جار نییە سوپای پاسداران بە بیانووی مانۆڕی نظامی ناوچە سنووریەکانی کوردستان میلیتاریزە و ئاستەنگی بۆ کەسابەت و کاروباری ڕۆژانەی خەڵک دروست ئەکات. ئەو مانۆڕە لە حاڵێکدا ئەنجام دەدرێت کە ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و بەرەی بەناو مەقاومەت کە لە سەرەوەیانەوە کۆماری ئیسلامی بوونی هەیە گەیشتووەتە لووتکە و کارناسانی سیاسی ڕوودانی شەڕێکی گەورەی ناوچەیی لە داهاتوێکی نزیکدا بە دوور نازانن. برینداربوونی دوو کرێکار لە میاندواو. ڕۆژی هەینی 29 پوشبەر بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار دوو کرێکار لە شاری میاندواو بە سەختی بریندار بوون. بەپێی زانیاریەکان دوو کرێکاری بیناسازی لە کاتی ڕۆخانی ساردخانەیەکی سەنعەتی لە گەڕەکی سەهەندی میاندواو بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. سووتانی دووبارەی دارستانەکانی ئیلام و کرماشان لە حاڵێکدا بە تازەیی ئاگری دارستانەکانی شارستانی سیروانی سەر بە پارێزگای ئیلام و ناوچەی داڵەهۆ لە کرماشان کۆنتترۆل کرابوو بۆ جارێکی دیکە دارستانەکانی ئەو دوو ناوچەیە ئاگری گرتووە. ڕۆژی هەینی 29 پوشبەر خەڵکی خۆبەخش لە شارستانی سیروان و ژینگەدۆستانی ناوچەی داڵەهۆ بە کەمترین ئیمکانات هەوڵی دامرکانەوەی ئاگرەکەیاندا، بەڵام بەهۆی شاخاوی بوونی ناوچەکە و شنەی شەماڵی هاوینە ئاگرەکە تەشەنەی کرد و هێشتا نەکوژاوەتەوە. ئەوتەی ژینگە پارێزانی کرماشان و ئیلام ئەمە چەندمین جارە دارستانەکانی کرماشان و ئیلام ئاگر دەگرێت و ئەگەر دەوڵەت فڕۆکەی دامرکانەوەی ئاگردابین کردایەت دەیان هێکتار لە باشترین جەنگەڵەکانی ئەو دوو پارێزگایە لە ناو نەدەچوو. دۆخی خراپی تەندروستی کۆڵبەرێک لە نەخۆشخانەی شاری سنە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، کۆڵبەرێکی بریندار بە ناوی ڕێبوار ڕەشیدی کە لە سنووری هەنگەژاڵی بانە بە تەقەی سەرکوتگەرانی حکوومەت بریندار کرابوو پاش بڕینی لاقێکی لە نەخۆشخانەی سنە چووەتە کۆما و دۆخی تەندروستی ناجێگیرە. ڕۆژی یەکشەمە 17 پوشبەڕی ئەمساڵ هێزەکانی ڕەژیم لە سنووری هەنگەژاڵی بانە لە مەودایەکی نزیکەوە ڕێبوار ڕەشیدیان دایە بەردەسترێژی گولەوە بەهۆیەوە
لاقێکی لەدەستدا و سیەکانی بە سەختی عفونەتی کردووە. ئێستا ئەو کۆڵبەرە بریندارە لە کۆمادایە و هێز ئەمنیەتیەکان ڕێگەیان نەدا کەس چاوی پێ بکەوێت. پزیشکەکان ڕایانگەیاندووە کە ئاستی وشیاری ڕێبوار پێنجە و دۆخی تەندروستی مەترسیدارە. خۆپیشاندانی کوردانی ئەوروپا و باکووری کوردستان دژ بە تورکیا. ڕۆژی هەینی 29 پوشپار کوردانی دانیشتووی وڵاتی ئاڵمان و چەند شاری باکووری کوردستان لە چەند چالاکی جیاجیادا هێرشەکانی دەوڵەتی تورکیایان بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان شەرمەزار کرد. بە پێی راپۆرتەکان کوردانی دانیشتووی شارەکانی دویسبۆرگ، ئیسینەی و دۆرتمۆند بە کۆبوونەوە لە ویسکەی مێترۆی دیسێلبۆرگ دۆڕشمەکانی مەرگ بۆ فاشیزم، بژی ئینسانیەت، بژی بەرخودانی گریلا، بژی یەپەگە و بژی یەپەژەیان بەرز کردەوە. بەشداربوانی ئەو چالاکیە داوایان لە دەوڵەتی ئاڵمان و یەکێتی ئەوروپا کرد ڕێگە لە داگیرکاریەکانی دەوڵەتی ئەردۆغان بگرن. لەلایەکی دیکەوە کوردانی باکوور لە شارەکانی ئیستانبول، بەتلیز، دێرسیم و سێمسۆری ئامەد لە چەند کۆبوونەوەی گەورەدا هێرشەکانی دەوڵەتی تورکیان بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کشانەوەی ئەرتشی تورک لە هەرێمی کوردستان بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر سەلاحەدین دێمیرتاش. دادگای شاری مێرسینی تورکیا لە پەروەندەیەکی بێبنەمادا سزای 2 ساڵ و 6 مانگ زیندانی تازەی بەسەر سەلاحەدین دێمیرتاش هاوسەرۆکی پێشووی حیزبی دموکراتیکی گەلاندا سەپاند. بە پێی زانیاریەکان دادگای شاری مێرسینی تورکیا سەبارەت بە پەروەندەیەک لە ساڵەکانی 2015 و 2016 سەلاحەدین دێمیرتاشی لەسەر 4 تۆمەتی بێبنەما بە 2 ساڵ و 6 مانگ زیندانی تازە مەحکوم کردووە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی لاکانی ڕەشت بەیانی ڕۆژی چوارشەممە 27 پوشپەر حکمی ئەعدامی تاهێر سادقی لە زیندانی لاکانی ڕەشت بەڕێوەچوو. تاهێر سادقی 3 ساڵ لەوەبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای شاری ڕەشت بە ئەعدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی چوارشەممە سزای لە سێدارەدانی ئەو بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا لە زیندانی لاکانی ڕەشت جێبەجێکرا و هەواڵەکەی هێشتا لە میدیاکانی دەستگای قەزایی بڵاو نەکراوەتەوە. کۆبوونەوەی ئێرانیانی هۆلاند بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی. ئێرانیانی ئازادیخوازی وڵاتی هۆلاند ڕۆژی هەینی 29 پوشپەر لە کۆبوونەوەیەکدا سەپاندنی سزای ئێعدام بەسەر شەریفە محەممەدیان بە توندی شەرمەزار کرد. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە ئێرانیانی دانیشتووی هۆلاند لە شاری خۆرنینگین کۆبوونەتەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی شەریفە محەممەدی و ئازادی بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەشداربوانی ئەو چالاکیە با وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری کاردانەوەی جددی کۆمەلگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی ڕژیم لە بواری مافی مرۆڤ بوون. چوونەسەرەوەی ڕێژەی قوربانیانی سەرکوتی دەوڵەت لە بەنگلادێش. ڕۆژی هەینی 29 پوشپەر ناڕزایەتیەکانی خەڵکی بەنگلادێش دژ بە دەوڵەتی ئەو وڵاتە لە 8می ڕۆژدا بەردەوام بوو و ئاماری قوربانیانی سەرکوت بۆ 105 کەس بەرز بووە پاش بڕیاری دەوڵەت بۆ دامەزراندنی بنەماڵەی گیانبازانی سەردەمی شەڕی سەربەخۆیی بەنگلادێش شەپۆلێک لە ناڕزایەتی لەلایەن خوێندکاران و قوتابیانی ئەو وڵاتە دەستی پێکرد. لە ماوەی 8 ڕۆژی ڕابردوودا کرێکاران و خەڵکی مەدەنیش بەو بزوتنەوەەوە پەیوەست بوون و لەگەڵ هێزەکانی حکوومەت بەشەڕ هاتن. بە پێی دوایی ئامارەکان 105 کەس بە تەقەی هێزە ئەمنیەتیەکان گیانیان لەدەستاوە بە سەدان کەسی دیکەش بریندار بوون. دووە هەواڵ سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر ڕۆژنامەوانێک لە رووسیا. دادگایەکی رووسیا ئیوان گرشکویچ ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی ڤالستریت ژۆرناڵی بە تۆمەتی سیخوڕی بە 16 ساڵ زیندان و کار لە ئوردوگایەکی کاری ئیجباری مەحکوم کردووە. ئیوان گرشکویچ ماوەی 16 مانگە زیندانی کراوە. مانگی ڕابردوو هەموو ئەو تۆمەتانەی کە دادستانی رووسیا بەسەریدا سەپاندووە ڕەت کردبووە. دادستانی رووسیا ئەو ڕۆژنامەنووسەی بە سیخوڕی بۆ ڕێکخراوی اطلاعاتی و ئەمنیەتی ئەمریکا CIA
تۆمەتبار و دادگای ئەو وڵاتە سزای قورسی 16 ساڵ زیندانی بەسەر ئیواندا سەپاندووە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.